ئێمە ئەم شتانەی کە ئەیکڕین بە دۆلار ئەیکڕین بە دۆلار ئەیکڕین ئەیفرۆشینەوە بە دینار لەبەرەوەی خەڵکی لای ئێمە ناو بازار معاملە بە دۆلارەوە ناکە معاشخۆرە یان کاسبە بە دینار شتەکڕێ ئێمە حەز ناکەین شت گرانکەین و شت گران بفرۆشین بەس مادامە ئێمە مایەکەمان دۆلارە بڵێن بە دۆلار ئەیکڕین بۆ جوملەچیەکان لە جوملەچیەکان ئەیکڕین بە دۆلار ئەبێ ئێمە دۆلارەکە کە بەرز بۆەوە ئێمە سعری شتەکانمان بەرزکەینەوە یعنی خەمسەڵێکمان ناوە بە 35,000 33,000 ئیسای بێ بێن بە 40,000 بێن بە 38,000 لەبەرەوەی کە ئێمە بێنێن بەو پارەیە کە گەڵاکەمان گۆڕیەوە گەڵاکە گرانتر کەوتووە چۆتە سەری ئێمە زەرە دەکەین لێرە ئێمە ئەبێ شتەکە گرانتر فرۆشین زەرەری یەکەم هاوڵاتیە زەرەری یەکەم خەڵکی فەقیر و هەژارە خەڵکی مۆزەفە معاشخۆرە لەبەرەوەی کابرا معاشەکەی 500,000 بووە 600,000 بوو ئێستا ئەچێتە بازار بۆ نمونە ئەچێت بەسیترین شتەکرێ بۆ نمونە هەر لە هێلکەوە بڵێن یعنی کابرا کارچوو حەو هێلکە هەشت هێلکە یەکری بە 1000 ئێستا 4 هێلکە بە 1000 یعنی سێ نیوانی فەرقی کردووە یعنی ئەچێ ئەمە هەر شتێک بکڕێ بۆ خواردەمەنی زەیتە برنجە شەکرە ڕۆژانە کە مریشکەوە گرانە بێ خەریکە گۆشتە گرانە بێتەوە هەمووی گرانە بێ لەبەرەوەی بە معاملە لە وڵاتی ئەمە معاملە بە دۆلارە لە جوملا ژیانی خەڵک بەرەو سەختیە ڕۆوە یعنی ژیانی خەڵک لەمە سەختترە بێت چونکە معاشەکەی وەری گشتەکە جاران مانگی پێش ئێستا ئەیکڕی بە یعنی ئێستا بە دووقات لەسەریەکە یعنی معاشەکەی بەشی 15 ڕۆژی کرد بێسا بەشی 10 ڕۆژی ناکات یعنی معاشخۆر باجەکەی ئەیە معاشخۆر خەڵکی کەم دەرامەت خەڵکی کریەکار خەڵکی هەژار خەڵکی دەستگێر ئەمانە سەبەبەکەیشی با باسکەین گەڕاوەتەوە بۆ فەشەلی سیاسی ئەم وڵاتە سیاست مەدارەکان فاشلن هەل لە کوردەوە هەل لە شیعەوە ئەمانە سیاستیان فاشلە لەبەر وڵاتیان وێران کرد اقتصادی وڵات وێران بوو هەمویان بتەخشان و بەخشان کرد هەمویان کەس نازانێ بۆ کێڕۆ ئەم پارەی ئەم وڵاتە ساحێبی نەوتە ساحێبی هەموو شتێکە بەڵام دڵسۆزی نییە خەڵکەکەی بێپارەیە خەڵکەکەی هەژارە یعنی ئەم وڵاتە وای لاتەوە وردەوردە بەرەو کاول بوونە ڕوە والله کاریگەری زۆرەیە وابزانام دەستەشی تێدا بەرزکردنەوە نزمکردنەوە وابزانام لە مەسلحەتی حکوومەتیشە لە چینی هەژار نییە لە ئێستا ئەشیا ئەشیا زەرەر دەکەم ئێستا دەفرۆشم لەبەرەوەی بە دۆلارە ئیما ئەمەش بەنیا دەفرۆشنەوە ئەواقین ئێستاوە بە 1000 دینار دنیا بە 1000 بووە ئەوڕۆ بە 1000 زیاتر هاتیە ئەوە نمونەک لەوەی یعنی زەرەر دەکەینەوە بەس هەر چ بکەینەوە نابی ڕاوەستین هۆ کارەکەی وەڵای من بەڕێی من حکوومەت مەسوولە لەو شتەی تاین چارەسەری بکە بەس بەخۆی ناوێ وڵی وەزعی دۆلاری بەڕاستی بازارەکە هەر بەخۆی زعیف بووە لەوەتی ئەو دۆلارەشەوە بەرز بیتەوە بە من هێشتان ئیشەکە زعیفتر دەبی وەڵام بەخۆم دلیڤەری دەکەم ئەمە ڕۆژێش مروڕاومان دەنێ مانتۆڕمان لێ دەگریتن وەڵام بەخۆم لێرە دلیڤەری دەکەم دلیڤەرم لێرە ناوێر مانتۆڕی 5 دقە ڕاگرم بەخوای ئیشەکەش زعیف بووە ناوەڵا ئەوەندە خواردن ناڕواتن چەندی بەرز بتەوە دۆلار بەرزتەوە بازارەکە نامێنێ خەرێک شتی یعنی چیز گران دەبیتن پارەن یعنی سەرف کاتن یعنی چەند دۆلار بێتە خوارێ بازارەکە خۆشتر دەبتەوە جمزۆل پیا دەبی لە بازارێ ئیش زیاد دەبیتن پێشتر دۆلار لە 120-123 لە بازارەکانە خەڵک دۆلارێکی زۆری کردیەوە ئێستا ئیسفادە لە نرخەکەی کات و ئەی فرۆشێتەوە لەبەرەوە ناچێتەوە جارێ ئاستی فرۆشتنی بانکی مەرکەزی بەردەوامی بۆرسە وایە لە عالەمە بۆرسە بە زیینەتی لەدایکە بێ ئەو کاتی خۆشە کە یاریەکە ئێستا تۆ ناتوانانی تەسبیتیکەی بزەبت بانکی مەرکەزی بە چەنە فرۆشە بازای ڕژیاوە بێ جاری وای پێچەوانە دەرەچێتەوە 10,000 5,000 چێتە سەروی نرخەکانی بانکی مەرکەزیەوە بەڵام لە ئێستاە لە خواردنشی بانکی مەرکەزیەوە لەبەرەوەی دۆلارێکی زۆر هەیە لە ماڵەکانە لە لای خەڵک ئەو ڕێژەی کە ئێستایەتە بازارە وا پێمانەڵێ ئەڵە خەڵک پێشتر هەرزانتر کردوێتی بۆ نمونە بە 123 کردوێتی ئێستا هەموو 10,000 دلارێک 2 میلیۆن دیناری لێ خێرەکە کابرا هێنەی فرۆشێتەوە.